باشە لە سەرم پرسە گرفتی جوتیارانی یان زەوی جوتیارانی کورد لە تۆپزاوا من میوانێکم هەیە باهیر محمود چاودێری سیاسی. کاک باهیر ئەم کاتت باش ئەگەر بە ئێمە بڵیت ئەم کێشەیە بۆ تا ئێستا چارەسەر نەکرا، ینی ساڵانە بە چەندین شێواز ئەم بابەتە لەو ناوچانە دووبارە بێتەوە، بەڵام چارەسەرێکی بنەڕەتی بۆ نەدۆزراوەتەوە. لە کاتێک هاوە کە بینینەوە جوتیارانە ئەڵێن تاپۆی ڕەشی ئەو زەویانەیان هەیە. بڵێ ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی ئەم کێشەیە لە ساڵی 1962 بە هاتنی بەعس کۆمەڵێ دێی لە ئەترافی دووبزەوە تا لای دەوروبەر کەرکووک ڕووخان و خەڵکەکەی زۆری دەرکرد و هەنێکشی مایەوە. لە ساڵی 1975 کاتە قۆناغی دووەمی شەکەی دوای موامەرەیەکی گەورە لەسەر کورد، شۆڕشی کوردیان لە ناودا، ئەو کاتە حکوومەتی بەعس بە بڕیارێک بە بڕیاری 1949 ئەم زەویانەی ڕێک گشتی لە کورد سند و لە بە بڕیاری 369 ئیسملاکی کردە سەر وەزارەتەکان. لەوانێ وەزارەتەکان لەو وەزارەتانەیەکیان وەزارەتی دیفاع بوو. کێشەکە ئەلەوێ لە ساڵی 1975 کە خەڵکەکە دەرەکە لەوێ ڕێک ئەمە تەوزیع ئەکات ئەم زەویانە بەسەر وەزارەتەکانە. حکوومەتی عێراق کە وەختی خۆی ئەم کێشەی ئاوە بەم نوع دابش کردووە، بیری لەوە کردوێتەوە ڕۆژە لە ڕۆژان ئەگەر بێت و خەڵک یا بە نوعێ لە نەوعەکان ئەم زەویانە داگیر کرد ئەم بێتە موڵکی وەزارەتەکان و ئەم زەویانە 4500 دۆنمە 4500 دۆنمە عەسکەرەکە ئەگرێتەوە، مەقڕی جێی شەعبیەکە ئەگرێتەوە، 3 ڕوبعی گوندەکە و ئەترافی گوندەکە ئەگرێتەوە. ئەم زەویانە ئەگەر بێت و بەپێی ئەمەی کەوا حکوومەتی عێراق و وەزارەتی دیفاع داوای کردووە، ئێمە تقریبا ئەمە مانگی 11 بوو وەزارەتی دیفاع و ئەمانە سکاڵایەکیان بردەوە لەو مەسەلەیە. ئێمە بڕیارەکانی مادەی 140 کۆمەڵێ بڕیارە ئەلەو کاتەیە ڕێککەوتونە لەسەری کە ئەم بڕیارانە ئیلغا بکرێتەوە و ئەوان هەڵساون ڕاستە وتیانە ئیلغای ئەەکەینەوە، ئێمە بە ڕێککەوتنی ئیلغاکەین، بەس لە ناو بڕیارەکانە ئەو شوێنانەی تیانەیە کە سەر بە وەزارەتەکانە ئەوەی جیا کردوێتەوە، ئەوەی جیا کردوێتەوە کەەوەی تەعویز وەرگرتووە، ئەو زەویانی جیا کردوێتەوە کەوا چوەتە هێنی شەکاویەوە. بۆیە ئەبوایە ئەلەو بڕیارانە باسی ئەوەش کرا کە بە زۆر لە خەڵکە سندراوتە لە بەرەوەی خەڵکە تاپۆی ڕشی هەیە، خەڵکە بە درێژایی مێژوو سەدان ساڵە ئەلەوەیە کورد لەوێ نیشتەجێ بووە. ئەمە دوای ساڵی 1975 کە خەڵکەکە لە لادیەکان دەرئەکات و کە کارمەندەکانی شەریکە گشتیە گوازێتەوە کە ئەو شوێنانە گشتی چۆن ئەکات و سیاسەتی کۆڵۆنیالیزمی بەکار هاوردووە لە جێتی فەلاحی کورد، جوتیاری کورد، جوتیاری عەرەبی هاوردووە و دەستڕۆیانی کردووە، چەکداریانی کردووە. جوتیاریش یەکێ لە سیفەتەکانی ئەوەیە کە وابەسە ئەبێ بە زەویەوە. ئەم عەرەبانی هاور لەوێ هێزی دییان دروست کرد، بارەگا و بنکەی بۆیان کردەوە و زایدەن ئەوە پشتێنی ئەمنی دروست کرد بە دەوری کەرکووکە و بە دەوری ئەو ناوچانە کە ڕۆژە لە ڕۆژان ئەم جوتیارە عەرەبانە نەترسێنرێن و شوێنەکە بەجێ بێنن. بۆیە ئەبێ ئەمە کورد بگەڕێتەوە بۆ ڕێککەوتنێک لە بینی حکوومەتی عێراقا و لەگەڵ جوتیارانی کورد، دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بگرێتە ئەستۆی خۆی، چونکە تۆ ناکرێ زەوی من وەرگری و ئیسیملاکی کەیتە سەر وەزارەتێک وەزارەتی دیفاع. ئەلەوێ کورد تۆپزاوە بۆتە ڕەمزی مقاومەی کورد، ئەو شوێنە بووە شوێنێک کەواتایە کارەسات و زینۆسایدی تێکراوە دژ بە کورد. ئێستا توێدی هەمان جێیش لەو شوێنەدا ئەنێتەوە، ئەمە تەحەدایەکی زۆر گەورەیە. پرسیارەکەمان لەسەر ئەوەیە کاک باهیر، یعنی بۆچی ئەم حکوومەتەی ئێسای عێراقیان ئەم سوپایی عێراق درێژە پێدەری هەمان سیاسەتە وەک جەناب دەڵێیت لە ساڵی 1975 بڕیارە دەرچووە لە سەردەمی ڕژێمی ڕووخاوە، ڕژێمی پێش. بەڵێ ئێمە من باسم کرد کێشەکە لێرەیە ئەم زەویانە حکوومەت بە نوعیە با بڵێن دای بڕیەوە یا ئیتفای کردووە کردوێتە سەر وەزارەتی دیفاع، یعنی مڵکداری بۆ پەیا کردووە. ئینجاش دوایی بیرمان نەچێ عەقڵیەتی ئەم حکوومەتە هەمان عەقڵەتی ئەو حکوومەتەی پێشووە، چونکەمانە عەقڵیەتیان قابل بە گۆڕان نییە. کورد هەموو کاتێ سیر وەکو میوانێکی ڕزاقورس سەیری کورد دەکەن، لەبەر ئەوە هیچ گۆڕانکارێ بەسەر عەقڵیەتی ڕژێمان نەهاتووە.
ئەو ڕژێمەی کە پێشوو دژی کورد بوو ئەنفالە کرد جینۆسایدە کرد لە ناوی ئەبرد هەمان ئەوەیە ئەوەتە ئێستا ژوا ئێمە کارەساتی گەورەمانێ بەدەست حکوومەتی عێراقەوە یاری بە قوتی کوورد دەکات ئێزا چۆن زەویەکەی لە داگیر ناکە لەبەر ئەوە ئەبێ بەجددی حکوومەتی هەرێمی کوردستان بێتە جواب لەسەر ئەم زەویزارانە چووکە بەجددی ئەمە کارەساتیشی گەورەی ئێمە لە هەموو کێشەیەکە کە حکوومەتی عێراق دروستیەکە و ژینێک تەلیفەکە ئێمە بڵین تەواو قسەکەی تۆ ڕاستە ناکرێ ئەوە بێت نابێ ئەمە بکرێت ئەو زەویانە تاکو ئێستا خەڵکەکەی خۆی لە ناوێتی بەڵێ حکوومەتی پێشووی عێراق ئەم غەدرەی بە شێوەیەکی یاسایی لەم جوتیارە کوردانە کردو و زەویزارەکەی لێ وەرگرتوون ئێساش سکاڵا براوەتە دادگا لەسەر ئەم زەویانە چۆن ئەکرێت بە یاسایی ڕوبەڕووی ئەم کێشەیە ببینەوە مادەم بابەتەکە بە یاسایی کراوە طبعا ئەبێ ئێمە کێشەی ئێمە ئەوەیە ئەوایە لەم هەرێمە ئێمە لیژنەیەکی یاساییمان هەبووە لیژنەی یاسایی هەرێمی کوردستان چکە ئێمە کێشەی ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقا لەگەڵ هەموو حکوومەتە متعاقبەکان یەک لە دوایەکە کێشەکان زۆربەی کێشەی یاساییە بۆیە ئەبێ لیژنەیەکی پسپۆڕی یاسایی بچێ ئەم متابعی ئەمە بکە بە یاساش نەبێ ئەمە ناگەڕێتەوە چونکە حکوومەتی بەعس هەموو ئیشێکی کردبێ شەرعەتێکی یا پاڵپشتیەکی بەهێز یاسایی داوەپی ئێستاش بە یاسا گەڕێتەوە بەداخەوە کێشەی کورد چارەنووسی کورد زەویزاری کورد خوێنی کورد بسامەی پێکەن لە یا قایزەی پێەکەن لەگەڵ برادرانی عەرەبە بە تۆ ئەمەم بۆ بکە من ئەوە بۆ بکەم کاکە ئەمە کێشەی خاکە کورد کێشەی هەیە کێشەی نەموچەیە کێشەی زمانە ناوەیە کێشەی ئێمە کێشەی خاکە و بەداخەوە ئەم زەویزارانە هەر ئێمە ناگرێتەوە تورکمانی شەگرێتەوە بەڵام بۆچی ئەوانیش نایەن لەگەڵ کووردا تەکبیرێکەوەکان لیژنەیەکی یاسایی دابنین ئەو لیژنە یاسایە بەپی یاسا چکە یاسا لەگەڵ ئێمەیە قرار هەیە ئەو قرارانە ئەگەر بێت و تەنفیز بکرێت بە دوچوونی بۆ بکرێمە کۆمەڵە قراراتمانەیە کە وەختی خۆی لە سەردەمی حکمی برێمەرە و دوای حکمی ئەوەش بەپی مادەی 140 ئەمانە هەمووی ئیلغا بۆتەوە قراری حکوومەتە قراری مەجلیسی نوابە قراری ڕئیس جمهوری تایە بەڵام ئەبێ کورد ئەم جارە پەنابرێ بۆ لیژنەیەکی یاسایی بەقەوەت لە حکوومەتی عێراق لە محکەمەی فیدرالی ئەلیۆ کێشەکە بجوولێنێ و حکوومەتی هەرێم ئەبێ پاڵپشتیکە نێ لێ خەڵکەکەی خۆمان بێکەس بێت و ئەمانە چونکە ئێمە بگەڕێن و بڵێن بە ئەم حکوومەتە یا حکوومەتی عێراقی واز لە کوردێنە مستحیلە وازی بێن ئەوەتە لە بەسراوە هاتووە عقلی شۆڤینیەت تەنگی بە کوردی مەخمود و دیبەگە و لای دووز و ئەو ناوە هەڵسنی واڵێ وسەویانێن ئێمەیە بینەما ئەمە قرارە و حکوومەت کە دوای ڕوخانی حکوومەتی عێراقی ئەمە هەمووی دراوەتەوە بە کورد زۆر باشە باهیر محمود چاودێری سیاسی لە کەرکووکەوە لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێستە